گفتوگۆی زیاتر سەبارەت بە هەڵبژاردن و دەرەنجامەکانی ئەم هەڵبژاردنەکە بۆ سەرۆکایەتی کۆماری ئێرانە دەکەین با بزانین پرۆسەکە چۆن بەڕێوە چووە لەلایەن هاوڵاتیانی ئێرانەوە چۆن پێشوازی لێکراوە پێشبینی چی لێ دەکرێت ئایا ئەم هەڵبژاردنە ئەچێتە گەڕێکی دیکەوە یاخود نا هەموو ئەمانە لە سەلیم مونتەسر شرۆڤەکاری سیاسی و شارەزای سیستەمی ئێرانی لە تارانەوە کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە پرسیارەکەین. ئەم کاتتان باش بەڕێز مونتەسری پێش هەموو شتێ با بزانین پرۆسەکە چۆن بەڕێوە چوو چۆن ئەیبینن. سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئەمڕۆ دۆخی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران لە دۆخێکی قورسدا بەڕێوە دەچێت لەسەر ئاستی ناوخۆ هەروها لەسەر ئاستی ئابووری کە ئاستی ئابووری فشارێکی زۆری لەسەر خەڵک دروست کردووە کێومەڵە کێشەی دارایی زۆر هەن ڕێژەی هەڵاوسان زۆر بەرزە لە ناوخۆی ئێراندا نرخی خواردن زۆر بەرز بووەتەوە نرخی نیشتەجێبوون زۆر بەرز بووەتەوە ئەوەی کە پەیوەستە بە دۆخی ناوچەکەەوە بێگومان بەرەو پێشوونی زۆر تازە و زۆر ترسناک هەیە بە تایبەتی ئەوەی کە پێویستە بە شەڕی غەزەوە لەلایەن لە نێوان حەماس و دانیشتوانی غەزەوە لەلایەکی دیکەوە کۆمەڵێک دۆسیی ترسناکی دیکەش هەن ئەویش کەوتە خوارەوەی فڕۆکەی ئیبراهیم ڕەئیسی و لێکۆڵینەوەکانی تایبەت بۆ پرسە تاوکو ئێستا لێکۆڵینەوەکان ئەنجامەکانیان ئاشکران نەکراوە ئایا ئەمە کوشتێکی سیاسی بۆ یاخود ڕووداوێک بووە هەروها لەسەر ئاسی نێودەوڵەتیش کۆمەڵێک فشار و سزا هەن لەسەر ئێران لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە. من پرسیارەکەم سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردنەکەیە پرۆسەکە چۆن بەڕێوە چۆن دەیبینن پرۆسەکە. بەڵێ بەشداریکردنی خەڵک هەیە بەشدارێکی زۆر فراوانی خەڵک هەیە لەم هەڵبژاردنەدا باڵی ریفۆرم خواز بە ڕێژەیەکی زۆر بەشداریان لەم هەڵبژاردنەدا کردووە بەڵام لە ماوەکانی پێشوودا بەشداریکردنیان کەم بوو دەبینین کە بەشداریکردن و باوەشکردنەوەی ریفۆرم خوازەکان لەم هەڵبژاردنەدا زۆر زیادی کردووە هەمویان پشتیوانی بەڕێز پزیشکیان دەکەن پێم وایە بەختی ئەویش زیاترە بۆ بوون بەسەر کۆمار. پێتان وایە ئەمە بۆچی دەگەڕێتەوە کە ڕێفرۆم خوازەکان ئەم جارە بەشدارێکی زۆریان کردووە و ئاماژەش بۆەوە دەکەی کە پزیشکیان ڕەنگە سەرکەوتوو بێت بۆچی ئەگەڕێتەوە ئەم جارە؟ بەڕاستی پێت بڵێم لەبەر ئەوەی کە لە ماوەکانی پێشوودا ڕیفۆرم خوازەکان بایکۆتیان کردبوو بەڵام لەم هەڵبژاردنەدا بە هەموو قورسایی خۆیانەوە بەشداریان کردو و دەیانەوێت پزیشکیان سەربخەن ماوەکانی پێشوو بەڕێز ڕیفۆرم خوازەکان کەم تا زۆر پشتیوانی حەسەن ڕۆحانی و محەممەد خاتەمیان کردبوو بەڵام ئێستا هەمویان پشتیوانی بەڕێز پزیشکیان دەکەن بەپێی داتا سەرەتاییەکان و جاکردنەوەی دەنگەکان نزیکەی 8 ملیۆن کەس دەنگیان بە بەڕێز پزیشکیان داوە لە کاتێکدا کاندیدی بناژە خوازەکان سەعید جەلیلی تەنها 7 ملیۆن و 100 هزار دەنگی بەدەستێناوە لەلایەکی دیکەەوە باقری خالیباف کە کاندیدێکی دیکەی بناژۆ خوازەکانە دەنگێکی زۆر کەمی بەدەستێناوە مستەفاپور محەممەدیش هەروەها دەنگی زۆر کەم هێناوە نزیکبوونەوەیەکی زۆر تون هەیە لە نێوان کاندیدی یەکەم و دووەم مەزعودی پزیشکیان و سەعیدی جەلیلی گومانیشم وایە کە ئەبژاردنەکە دەچێتە قۆناغی دووەمەوە لەو بارەیەوە باپرسیارت لە بەڕێزت بکەم بۆچی هەڵبژاردن زۆر جار لە ئێران دەچێتە گەڕی دووەمەوە یاخود درێژە ئەکێشێت ئەم جارەش هەمان پێشبینی لێکرێت لە کاتێکا کە مەسعود پزیشکیان لە 42 دەنگەکان تاوەکو ئێستا ئەنجامە بەرایەکان دەریخستووە و هەروەها سەعید جەلیلیش لە 137 دەنگەکانی بەدەستێنەوە هیچ کامێکیان نەگەیشتونەتە 150 بەڵام چاوەڕوانی ئەوەش دەکرێت کە بچێتە گەڕی دووەم بۆ زۆر جار هەڵبژاردنەکان لە ئێرانە چێتە گەڕی دووەم. ڕاستیەکەی ئەوەیە کە ئەو دۆخە سیاسی کە ئێستا هەیە لە ناوخۆ ئێراندا
دۆخی سیاسی کۆماری ئیسلامی ئێران لە دوو باڵ پێکاتووە، باڵی ریفۆرمخواز و باڵی بناژۆخواز. هەر یەکەیشیان خاوەنی هەواداری خۆیەتی، خاوەنی پێگەی گەلی خۆیەتی. هەر لەبەر ئەوە دەبینین بەردەوام منافەسە و ململانێ هەیە. بۆ نمونە لە ئەمریکا دیموکراتەکان و کۆماریەکان هەن، هەندێک جار وای لێ دێت لە ئەمریکایش ئەمە ئاساییە کە دەنگدان دووبارە هەڵبژاردنەوەکە دیسان جاکردنەوەی دەنگ دووبارە دەکرێتەوە. هەر لەبەر ئەوە دێڵێم ڕەنگە مەزعودی پزیشکیان ببێتە سەرۆک کۆمار لە کۆتایی ڕێگاکەدا، بەڵام ئەوەی کە ئێستا بۆمان ڕوونە کە ململانەکە زۆر تونە، بەڵام تا بە شێوەیەکی کەم یاخود بڵێن بە 1 ملیۆن دەنگ مەزعودی پزیشکیان لە پێشەوەیە. ئەمە وا دەکات بەختی زیاتر بێت. زۆر چاکە. ئەگەر پرسیارێک بکەم، بەڵام پرسیارەکەی من دوو وەڵامی جیاجیای هەیە. ئەگەر هاتوو پزیشکیان لەم هەڵبژاردنە دەنگی هێنا، ئەوە دۆخی ئابووری لە ئێران بەرەو کوێ ئەڕوات، و ئەگەر هاتوو جەلیلی دەنگی هێنا، دیسانەوە دۆخی ئابووری بەرەو کوێ دەڕوات. پێشبینی چی دەکرێت؟ ڕەنگە کۆمەڵێک بەرەو پێشچوون ڕوو بدات لە پەیوەندیەکانی دەرەوەی ئێران لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەگەر بەڕێز مەسعودی پزیشکیان پۆستی سەر و کۆمار وەربگرێت، چونکە پزیشکیان دەیەوێت پەیوەندیە سیاسیەکانی لەگەڵ هەموو وڵاتان پەرە پێ بدات. پزیشکیان هیوای خوازە کە پەیوەندیەکانی جارێکی دیکە لەگەڵ بەشێکی زۆر لە وڵاتان دووبارە بنیاد بنێتەوە. بەڵام لە بەرامبەردا سەعیدی جەلیلی کەمتر هیواخوازە کە پەیوەندیەکانی ئێران بەڕووی جیهاندا بکرێتەوە. جەلیلی کەسێکی بناژۆخوازە، بەڵام بە هەر حاڵ دەسەڵاتی باڵای کۆماری ئیسلامی ئێران لە دەستی بەڕێز عەلی خامنەیدایە. هەر ئەویشە کە سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێراندا دەڕێژێت و سەرجەم دەسەڵاتەکان دای ئەون، بڕیاری کۆتایی لای ئەوە. هیچ کام لەسەر کۆمارەکان ناتوانن هیچ بڕیارێک بدەن بەبێ پرسی ئەو. بۆ نمونە ئەگەر مەزعود پزیشکیان ببێتە سەر کۆماری ئێران و بێوێت کۆمەڵە گۆڕانکاری بدات، ئەگەر پێچەوانەی سیاسەتەکانی بەڕێز عەلی خامنەی بێت، ئەوە عەلی خامنەی ڕەزامەندی لەسەر نادات. باشە، کەواتە پێتان وایە کە ئەگەر پزیشکیان پۆستەکە بگرێتە دەست، ئەوە دۆخی ئابووری ئێران بەرەو باشتر زیاتر بڕوات، یاخود ئەتوانێت گۆڕانکاری ئەنجام بدات، لەمپەڕەکان لە بەردەمی زیاترە بن، یاخود کاراسانی ئەکرێت بۆی. ڕاستیەکەی کۆمەڵێک کاروباری زۆر هەن کە ڕێگرن لەوەی ئابووری ئێران بەرەو پێشەوە بچێت. بەڵێ دیارە کۆمەڵێک سزا دیارە پەیوەندی ئێمە لەگەڵ سەلیم مونتەسر، شرۆڤەکاری سیاسی و شارەزایی سیستەمی ئێرانی پچڕا، بەڵام ئێستا دیسانۆ پەیوەندیەکەمان لەگەڵ دروست کردەوە و گوێبیستی وەڵامەکەی دەبین. بفەرموو بەڕێز مونتەسر لەگەڵتی. بەڵێ ئەو سزایانەی کە ڕۆژئاوا بەسەر ئێراندا سەپاندوێتی کاریگەری زۆر هەبووە لەسەر ئابووری ئێران. لەلایەکی دیکەوە کۆمەڵێک بربەسی دیکە هەن لە ناوخۆی ئێراندا کە بۆتە هۆی خراپبوونی دۆخی ئابووری خەڵکی کۆماری ئیسلامی ئێران. لەوانەش خراپی سیاسەتی دەرەوەی هەموو ئەو حکوومەتانەی کە لە ماوەکانی پێشوودا دەسەڵاتیان هەبووە. بۆ نمونە ڕەنگە حکوومەتی بەڕێز ڕەیسی خی گەورە لێ خۆش بێت زۆرترین کرانەوەی هەبوو بێت بەرەو ڕووی جیهانی دەرەوە، بەڵام حکوومەتەکانی پێشوو سیاسەتی دەرەوەیان زۆر لاواز بووە، یاخود بە شێوەیەکی دیکە بڵێم دەیانتوانی پەیوەندیەکان لەگەڵ هەموو جیهان ئاسایی بکەنەوە، نەک تەنها ئەمریکا، چونکە ئەمریکا مانای جیهان نییە. تۆ دەتوانی پەیوەندی لەگەڵ وڵاتانی دیکە دروستکە، بەڵام ئەمە نەکراوە. هەروەها کۆمەڵی کارگەلی دیکە هەن کاریگەریان لەسەر خەڵکی ئێران هەیە، ئەویش خراپ ئیدارەدانی خەڵکی ئێرانە، بەرپرسان بە خراپی ئیدارەی خەڵک دەدەن، هەروها بەرپرسان تێوەگلاون بە سپیکردنەوەی پارە بە گەندەڵی بە کۆمەڵک دۆسیەی دیکە. بەداخەوە بڵێم کە بەشێکی زۆر لە بەرپرسانی ئێران شکست هێنانی خۆیان ڕاگەیاندووە لە ئیدارەدانی خەڵکدا، چونکە ئابووری ئێران تەنها پشت بە نەوت نابەسێت، بەڵکو کۆمەڵێک
سەرچاوەی گرنگی دیکەی هەیە. ئێران وڵاتێکی گەورەیە لە ڕووی ڕووبەرەوە کۆمەڵێکی زۆر سەرچاوەی سروشتی و کارگە و کەرتی پیشەسازی هەیە بۆ بەهێزکردنی ئابوووریەکەی. هەر لەبەر ئەوە حکوومەت لە ماوەکانی ڕابردوودا سیاسەتی هەڵە بووە، هەر لەبەر ئەوە کاریگەری لەسەر خەڵکی ئێران هەبووە. پێم وایە کە مەسعودی پزیشکان ئەم کارانە تێدەپەڕێنێت، لەسەر ئاسی ناوخۆ چاکسازی دەکات، چونکە تا تۆ لەسەر ئاسی ناوخۆ چاکسازی نەکەیت ناتوانێت بەڕێز منتەسر تا چەند زەمینە فراهەمە بۆ ئەوەی کە پزیشکیان بتوانێت کارنامەی حکوومەتەکەی پیادە بکات و ئەو بەڵێنانەی کە داوێتی بە دەنگدەرەکانی جێبەجێ بکات. ببوورە پرسیارەکەم گوێ لێ نەبوو. پرسیارەکەم بەم شێوەیە پێتان وایە تا چەند پزیشکیان ئەتوانێت ئەو کارنامەی کە دایناوە بۆ دەنگدەرەکانی جێبەجێ بکات لە کاتێکدا ئەگەر هات و دەنگی بەدەستێنا چەندێک زەمینە ساز کراوە بۆ ئەوەی کە یاخود چەندێک زەمینە هەیە بۆی کە بەڵێنەکانی جێبەجێ بکات. چکە کۆمەڵێک وعد و پەیمانی داوە کە خەڵکی ئێران بەو پێیە هاتوونەتە سەر سندوقەکانی دەنگدان، چکە داواکاری خەڵکی ئێرانە. بەڵێ لە ماوەی دیپەیتی سەرۆکایەتیدا کە لە نێوان کاندیدەکان بە تایبەتی پزیشکیان و کاندیدەکانی دیکە بەڕێوەچوو کۆمەڵێکی زۆر قسەیان کرد. بەڕێز پزیشکیان وتبووی کە بە هەموو توانایەوە هەوڵ دەدات کە ئێران بەرەو پێشەوە بات و سزاکانی سەرکەرتی ئابووری کەم کاتەوە، بەڵام ئەگەر نەیتوانی ئەو داوای لێبوردن لە خەڵک دەکات، ئەگەر نەیتوانی چاکسازی بکات. هەموو کاندیدەکان سەرنجیان لەسەر کەرتی ئابووریە، بەڵام مەسعود پزیشکیان سەرنجی لەسەر مافەکانی ژنانە، هەروەها لەسەر پێکەوە ژیانی ئێرانە. مەسعودی پزیشکیان سەرنجی لەسەر مافی کەمینەکانە لە ناو ئێراندا، جا کورد بێت یاخود سونە بێت یاخود بەلوچی. زۆر باشە، بابین لەسەر ڕێژەی بەشداری هاوڵاتیانی ئێرانی کە لە دەرەوەی ئێران دەژین. تاوەکو ئێستا زانیاریەکان باس لەوە دەکەن کە لە 140 لە خەڵکی ئێران کە لە دەرەوە دەژین بەشداری هەڵبژاردنەکانیان کردووە. ئایا زەمینە سازێکی باش کرابوو بۆی کە بەشدار ببن یاخود ئەو ڕێژەیە زۆر کەمە؟ من بڕوام وایە کە گەورەترین ڕێژەی بەشداریکردنی ئێرانیەکان لە هەڵبژاردنەکان بە تایبەتی لە وڵاتانی دەرەوە زۆر باش بووە. ینی لە ئەمریکا ڕێژەیەکی زۆر ئێرانی بەشداری هەڵبژاردنیان کردووە. ئێمە هەمومان دەزانین کە زۆرینەی ئەو کەسانەی کە لە دەرەوە ئێرانن ئەوانن کە ئۆپۆزیسیۆنن. هەر لەبەر ئەوە حکوومەت هەستاوە بە دامەزراندنی 354 بنکەی دەنگدان لە 99 وڵاتی جیهان، بەڵام زۆرترینی ئێرانیەکان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەژێن و ئۆپۆزیسیۆنن، هەروەها دژی سیاسەتەکانی حکوومەتن. هەر لەبەر ئەوە پێم وایە کە ڕێژەیەکی زۆری بەشداریکردن لە دەروی ئێران نابێت، چونکە خەڵک ئۆپۆزیسیۆنە زۆر باشە. ئەوەیشی کە چاودێری کراوە تاوەکو ئێستا پرۆسەکە ئایا هیچ کەم و کوڕێکی هەبووە؟ ببوورە پرسیارەکەم گوێ لێ نەبوو جارێکی دیکە. بە پێی ئەو چاودێریانی کە کراوە تاوەکو ئێستا پرۆسەکە هیچ کەم و کوڕێکی هەبووە؟ بەڵێ کۆمەڵێک کێشە هەبووە. ئەمڕۆ وتەبێژی وەزارەتی ناوخۆ ئاشکرایی کردووە کە 2 کەس لە هێزە ئەمنیەکان کوژراون کاتێک سەرقاڵی گواستنەوەی سندوقەکانی دەنگدان بوون لە پارێزگای سیستان و بلوچستان. کۆمەڵێک چەکدار هێرشیان کردووە سەریان و 2 ئەندامی هێزە ئەمنیەکانیان کوشتووە لە کاتی گواستنەوەی سندوقەکانی دەنگدان. ئەمە کێشەیەک بوو کە ڕوویدا، بەڵام بە شێوەیەکی گشتی باسی بکەین پرۆسەکە لە دۆخێکی ئەمنی توندا بەڕێوە دەچوو. هەروەها کێشەیەکی زۆریشمان بەرچاو نەکەوت. وەزارەتی ناوخۆ بڕیاریدا کاتی دەنگدان بۆ 6 کات ژمێر درێژ بکاتەوە. گومانیشم وایە کە
پرۆسەکە بە شێوەیەکی باش بەڕێوە چووە هەرچەندە ڕوودا و لەم لاولا ڕویان داوە بەڵام ئەو ڕووداوانە کاریگەریان لەسەر هەڵبژاردنەکان نەبووە. بەڵێ سپاس دەکەین سەلیم منتەسر شۆڤەکاری سیاسی و شارەزای سیستەمی ئێرانی لە تارانەوە لەگەڵمان بوویت. سپاس.